بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق بەرز حەیدەر عەبادی بە ڕاگررتنی گەشتەکان لە فڕۆکەخانەکانی کوردستان جگە لە سزادانی خەڵکی کوردستان و بە تێکرایی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ هیچ ئامانجێکی تر ناپێکێ. فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی کە ساڵانە بە سەدان هەزار خەڵکی مەدەنی گەشتی لێ دەکات، جگە لەوەش زۆربەی خەڵکی نەخۆش و خاوەن پێداویستی و تایبەت لە ڕێگەی ئەو فڕۆکخانەوە گەشت دەکەن بۆ چارەسەری. هەروەها قوتابیانی کوردستان لە دەرەوە دەخوێنن و کارمەندانی نوێنەرانی دیبلۆماسی و ڕێکخراوەکان، خاچی سووری نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان، پزیشکی بێسنوور، هێنانی هاوکاری لە خواردن و پێداویستی ژیان و دا و دەرمان بۆ ئاوەرەکان. خۆتان دەزانن چەند ئاوەرە و کەمپی ئاوەرە لە کوردستانن. لە هەمووشیان گرنگتر پێشمەرگەی کوردستان لە جیاتی هەموو دنیا شەڕی داعشی کردو و بەردەوامە لە شەڕی لە ناوبردننی ئەو تیرۆریستانە. ناردنی هەزاران برینداری شەڕی داعش بۆ دەرەوە لە ڕێگای فڕۆکەخانەکانی کوردستان، ئێستاش سەدان بریندار لە دەرەوەی وڵاتن چاوەڕوانی چارەسەری دەکەن و دەگەڕێنەوە، و سەدان برینداری تریش چاوەڕوانی سەفەرن. ئایا ئەوەیە پاداشتی ئەو قارەمانە فیداکارانە؟ ڕاگررتنی گەشتەکان بۆ فڕۆکەخانەکانی کوردستان دەبێتە هۆی داخستنی زیاتر لە 400 کۆمپانیا و نووسینگەی گەشت و گوزاری و فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان، کە دەبێتە هۆی بێکاربوونی زیاتر لە 7,000 کارمەند. بۆیە داوا لە بەڕێستان دەکەین بە زووترین کات فشار لەسەر حکوومەتی بەغدا بکەن تا لەو بڕیارە پاشەگەز ببنەوە و بە پێی میساقی نەتەوە یەکگرتووەکان کە عێراق واژووی کردووە نابێت سزای گەلان بدرێت.